نورالدین غازی چاودێری سیاسی و ئەندامی تەفگەرە هاتمە مافی خۆ وەربگرم بریا سکایپی ji بەغدایê mêvanê min e silav bote birêz Nûreddîn destpêkê de dixwazim ji te bipirsim îro diyê îlonê ye te çaverê dikir ku tişrîniyê derkevin kolanên Bexdayê بەڵێ سڵاوتان لێ بێت و ئێوارەتان باش و ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش زۆر سپاس بۆ ئەم داواتکردنە لە ڕاستیدا ئێمە هەرگیز لە شۆڕشی خۆمان نەوەستاوین لەو ماگرتنی هەمان بووە نەوەستاوین وەکو تشرینەکان ئێمە وەکو گەنجانی تشرینەکان هەرگیز ڕۆژە لە ڕۆژان نەوەستاوین بەڵکو هەمیشە هەڵوێستمان هەبووە لە ئاستی جیاواز لەسەر پرۆسەی سیاسی و هەمیشە بۆ چوونی خۆمان بە ئاشکرا وتووە و قسەمان لەسەر پرسەکان کردووە و پرسی ئێمەیە با بڵێن هەڵوێستی ئێمە بریتی بووە لە ڕەتکردنەوەی پرۆسە سیاسەکە بە شێوشی گشتی ئەمڕۆکە خەڵکی یەکجار زۆر لە گەنجانی زۆری تشرینەکان هاتنە سەر شەقام و چی دەکەن ڕەتی پرۆسە سیاسەکە دەکەنەوە ڕەتی بنبەستی سیاسی دەکەن و ئەوەی چەند ڕۆژێک پێش ئێستاکە ڕوویدا لە ململانی سەربازی و ڕوبەڕووبوونەوەی سەربازی نێوان دوولایەن کە لە دەسەڵاتدان بە هەمان شێوە ڕەت دەکرێتەوە لای گەنجەکانی ئەمە ئەو شەڕەکە لەسەر دەسەڵات و ئەو بنبەستە سیاسی کەوا هەیە و نەدۆزینەوەی چارەسەرێک بۆ پرۆسەی سیاسی بە هەمان شێوە ڕەت دەکرێتەوە بۆیە ئێمە هاتینە دەرەوە و گەنجەکان هاتوونەتە دەرەوە بۆ ئەوەی کەوا بۆ چوونی خۆیان بە ئاشکرا بڵێن دژی ئەم جۆرە مامەڵە سیاسەیە کە لایەنە سیاسی سەرچەکانی دەسەڵات دەیکەن لەوەی کە لایەنێک دەیەوێت بە ئاراستەی کارکردن لە دژی ئاشتەوایی کۆمەلگا بڕوات لایەنێکی دیکەش دەخوازێتکەوە بۆ چوونەکانی خۆی بسەپێنێت چکە ئەوانە کۆمەڵە سیاست مەدار و حزبی سیاسی لە 2005ەوە لە دەسەڵات بوونە هەرگیز وانیان وەرنەگرتووە لە شەڕی تائیفی و بەردەوام بوونە و لە سای 2006 کە شەڕێکی ناوخۆی هەبوو و فێر نەبوون وانیان وەرنەگرت لەو شەڕە بۆیە بۆ چوونی ئێمە ڕوونە وەکو تشرینەکان ئێمە دژی ئەم جۆرە مامەڵەکردنین لەلایەن دەسەڵاتدارە و سیاسەکانەوە و دژی دەستێوەردانی هەرێمی دەوڵەتانی دراوسین ئەمە شتێکە ڕەتی دەکەینەوە بۆیە دەبینی لایەنێکی سەرەکی پرۆسەکە لە ئاستی کۆمەڵایەتی و لە ئاستی شەقام خەڵکن و ئەوان دەتوانن بۆ چینی خۆیان هەمیشە دووپات بکەنەوە لەوەی کەوا ڕەتی ئەم پرۆسە سیاسیە دەکەنەوە بە شێوکی گشتی کەوا لە دژی بەرژەوەندی گەلە برێز خۆ پێشان دەرگاوا و داخوازاخوەتانی دیتنا خۆت گوتن هەر بەحسا دەستوەردانە ئیرانی لە عێراقیت کرد vê derbarê de ev dîtina golba xwe pêşandarên tişrînî heye nirxandin ew îşte be بەڵێ لە ڕاستیدا ئەو دەستێوەردانەی کەوا هەیە تەنیا لەلایەن ئێرانەکانەوە نەبووە بەڵکو زیاتر لەوان هەبووە ڕەنگە ئەوان بەڕوونتر دەستێوەردان بکەن بەڵام هەموو دەوڵەتان دەستێوەردانیان کردووە ئێمە لێمان دوور نییە کەوا بینیمان چۆن تورکیا ماوەیەک پێش ئێستا هێرشی کردە سەر ناوچەیەکی گەشتیاری لە دهۆک یاخود ئەوەی لە سلێمانی ڕویان داوە ئەمە تورکەکان ئەنجامیان داوە واتە ئەو دەستێوەردانانی لە عێراق هەن ئەنجام دەدرێن هەموو دەوڵەتانی دراوسی ئەنجامی دەدەن هەر کەسە بە پێی توانای خۆی دەستێوەردان ئەنجام دەدا و پێی ئەو هێزەی کەوا هەیەی چەند کاریگەری هەیە لەسەر عێراق ئەمڕۆکە وەکوەی کەوا من پێشتر ئاماژەم پێدا لەوەی کەوا ئەو گەنجانی هاتنتە سەر شەقام ئەوان ڕەتی دەکەنەوە بە هیچ جۆرە دەستێوەردان لە کاروباری عێراق بێت نەک تەنیا ئێرانەکان بەڵکو هەموو دەوڵەتانی بیانی و دەوڵەتانی دراوسێ بە هەموو شێوەیە ڕەت دەکرێتەوە دەستێوەردان لە کاروباری سیاسی عێراقدا بکەن حتا دەستێوەردانی ڕۆژئاواژ وەکو ئەمریکا وڵاتانی دیکە ئەمە ڕەتکراوەیە لەن تشرینەکان و گەنجەکانی تشرینی ئەوان جەخت لەسەر ناسنامەی نیشتیمانی عێراقی دەکەنەوە کە هەموو عێراقیان کۆ دەکاتەوە بە پێکاتە جیاوازەکانیەوە
و بنەتەوە جیاوازەکانیەوە ڕاستیە ئەوان جەخت لەسەر ناسنامەیەکی نیشتیمانی دەکاتەوە کە دەیانەوێ ئەم گەنجانە بە هەموو دەسەڵاتداران بڵێن کە ئێمە وەکو ئەو جوڵانەوەی کە هەمانە بۆ گرتی مافەکانی خۆمان پێداگیرین لەوەی کەوا گۆڕانکاریی بنەڕەتی بکرێت بە جۆرێک ئێمە بگەڕێنەوە بۆ نیشتیمان لەوەی کەوا هانا بەرین بۆ دەوڵەتانی دراوسی ئێمە هەموو ڕۆژێک لە ڕۆژان پێشترش ئێمە مانمان گرتووە و ئێمە جەختمان لەسەر ناسنامەی نیشتیمانیە و ئێمە ڕەتی دەکەینەوە هیچ دەوڵەتێکی دراوسێت دەستێوەردان لە کاروباری ناوخۆی عراق بکات چکە کاروباری ناوخۆی عراق بۆ عراقان هاتووە کە بڕای لەسەر بدەن ئێمە خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان دەکەن بەبێ دەوڵەتانی دراوسێ و ئەنگۆ مرۆڤ دکارێ ببێژێ و داخوازان ناسنامەیە نیشتمانی و سەربەریە عراقی ئیرۆ بووە داخوازێکی گەلی عراقی باوایەکی گشتی مامۆسای بەڕێزم خۆشەویستەکەم با من پێت بڵێم ئێمە لە 2023 تاوەکو ئێستاکە بە هیچ جۆرێ نەمان بینیوە هێزێکی سیاسی بێتە پێشەوە یاخۆت کۆمەڵە سیاسەتمەدار بێنە پێشەوە و داوای ناسنامەی نیشتیمانی بکەن بەڵکو بە پێچەوانەوە ئێمە بینیومانە حکوومەتی پشکێنی هەبووە هەر لایەنێک ویستوێتی بۆ خۆی پشکی دەسەڵاتی بەرکەوێ و پشتیان بەستووە بە دەستێوەردانی دەرەکی و بە هەموو شێوەیەک ڕەتی ناسنامەی نیشتیمانیان کردوێتەوە بەڵام ئەمڕۆ گەنجی عراقی هاتوونە تشرینەکان هاتوونە دەڵێن هیچ ناسنامەیەک نابێ بسەپێندرێ بەسەر ناسنامەی نیشتیمانی عراقی سنووری ئەم وڵاتە ئەوەیە کە ئێمە کۆمان دەکاتەوە ئێمە خۆمان چارەسەری کێشەی خۆمان دەکەین نەک کەسی کە بێت چارەسەری کێشەکانمان بۆ بکات و هۆکاری سەرەکیش لەوەی کە هەر یەک لە حکوومەتەکانی 2023 تاوەکو ئێستاکە لە عراق شکستیان هێناوە ئەوەیە لەبەر ئەوە بووە کە ئەوان پشتیان بە دەوڵەتانی دراوسێ بەستووە پشتیان بەلایانی دەرەکی بەستووە ئەمڕۆ ئێمە وەکو ئەو جوڵانەوە دیموکراتیی کە هەمانە و داوای مافی خۆمان دەکەین بۆ چونمان زۆر ڕوونە ئەوەشەوەیە کە ئەبێ عراقان خۆیان چارەسەری بارودۆخی خۆیان بکەن خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن نابێ هیچ کەسە چی دیکە دەستێوەردان لە دەرەوە لە کاروباری ناوخۆی عراق بکات و ئەبێت ئێمە بگەڕێینەوە بۆ عراقی بوون و من جەخر لەسەر ئەم چەمکە دەکەمەوە ئەوەش ناسنامەی نیشتیمانیە ئەبێ بگەڕێتەوە بۆی گەنجی عراقی ئینتیمای بۆ بگەڕێتەوە بۆ عێراق سپاس بۆتە نورەدین غازی چاودێری سیاسی ئەندامی تەفگەرە هاتمە مافی خۆ وەربگرم ژێ بەغدایی گەلمە حياك